بەڵێ سندوز وە خۆت ئاماژەت پێکرد شەوی ڕابردوو یەکێتی بالای عێراق ڕیزبەندی ئەمساڵی پاڵەوانانی خولی بژاردی بالەیانەکانی عێراقی دیاری کرد دیارە دوا بەدوای ئەوەی کە ئەم ڕیزبەندیە دیاریکرا با بڵێن یانەی پێشمەرگەی سلێمانی وەک یەکەمین یانە دەستنیشان کرا یانەی بەحری بە پلەی دووەم با بڵێن یانەی غازی جنوب بە پلەی سێیەم دیارە من پێم خۆشە ئاماژە بەمە بکەم پێشمەرگەی سلێمانی وەک تاکەیانەی کورد بۆ دووەمین جارە نازناوی خولی بژاردەی بالەیانەکانی عێراق بەدەست دێنێ کە ساڵی 2007-2018 بۆ یەکەمین جار بووە پاڵەوان ئەم ساڵیش خۆشبەختانە یانەکەی شاری سلێمانی پێشمەرگەکانی سلێمانی بوونە پاڵەوانی بژاردەی بالەیانەکانی عێراق لەسەر ئەوەی کە سێجەولەی با بڵێن پێشتر یەکەمی هەر سێجەولەکە بوون وا بڕیار بوو با بڵێن جەولەی چوارەم دەست پێ بکە بەڵام بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە یاریەکانی ئەو جەولەیە ئەنجام نەدرا و با بڵێن یەکێتی بالەی عێراق با بڵێن ڕیزبەندی یەکەم تا چوارەمی دیاری کرد کە چوارەمیش یانەی هەولێرە من بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە دکتۆر عەلی کاپتنی یانەی بالەی پێشمەرگەی سلێمانیمان لەگەڵا دکتۆر ئەگەر فەرمی ڕاستەوخۆ لەگەڵتین لەگەلی کوردستان دکتۆر پیرۆستان بێ هەستی ئێوە وەک یانەی پێشمەرگە بۆ بوون بە پاڵەوان بۆ دووەمین جار چۆنە؟ سپاس بۆ بەڕێستان پێشەکی سپاس بۆ خوا کە توانیمان بۆ جاری دووەم وەکو یانەی وەرشی پێشمەرگەی سلێمانی بدوینە پاڵەوانی خولی بژاردەی عێراق لە یاری بالەدا بەڕاستی ئەوەی ئەم ساڵ توانیمان ئێمە لە سەرەتای دەستپێکردنی خولەکەەوە بتوانین تیپەکەمان تۆکمە بکەین و بەردەوام بین لە ڕاهێنانەکان و بتوانین کە لە هەر سێ قۆناغەکە بە ڕیزبەندی یەکەم سەرکەوین کۆتا با بڵێ چوارگۆشەی زۆرین ما بووە کە سێیانەمان لەگەڵاما بووە یانەی گازی جنوب لەگەڵ یانەی بەحری لەگەڵ یانەی هەولێر ئێمە لێرە پێویستمان بە تاکە یەک یاری هەبوو کە سەرکەوین و خولەکە بەدەست بێنین بەڵام پێشتر لە شاری هەولێر کە حەوت تیپما بووینەوە لە خولی بژاردە بڕیار درا لە کۆبوونەوەی هونەری کە ئەگەر لە هەر کاتێکە خولی بژاردەی عێراق وەستا بە هەر هۆیەک بوو ئەگەر وەزعی عێراق تێک چوو یا کوردستان یاخود ئەم نەخۆشیەکە هاتەکایەوە لە هەر شوێنێک وەستا ڕیزبەندەکە ژمار بکرێت و ئەو یانانەی کە خاڵەکانیان چەندە بۆ شێوە ژمار بکرێت سوپاس بۆ خوا کە دوێنێ شەو یەکێتی بالەی عێراق بڕیاری ئەوەیدا کۆبوونەوەی خۆیان کۆتایی پێناس تقریباً 12 شەو بوو کە بڕیاری ئەوەیاندا کە پێشمەرگە پاڵەوانی خولی بژاردەی عێراقە یانەی بەحری دووەم و گازی باشوور سێم و هەولێر چوارەم یانەکانی خواردو پێشمەرگەی سلێمانی غازی جنوب و بەحری و هەولێر کە مناقسێکی یانی پێشمەرگەی سلێمانی بوون بەم نەتیجەیە با بڵێن قبوڵیان بوو ئەم نەتیجەیان پێپەسەند بوو ئەوەی کە پێش هەفتەیەک یەکێتی بالای عێراق داوای نووسراوی لە یانەکانی کرد بۆ چوون یانەکان بەڵێ یانەی پێشمەرگە و یانەی بەحری و یانەی هەولێر نووسراویان کرد کە ڕازین بەوەی کۆتایی پێبێنن و بەو ڕیزبەندە تاکە یانەکە ڕازی نەبوو یانەی گاز بوو هەش هۆکاری تایبەتی خۆی هەیە چکە یانی گاز زۆر دوور بوو لە بردننی خولەکە ڕیزبەندی سێم بوو بە جیاوازی هەشت خاڵ لەگەڵ یانی پێشمەرگەیە ینی زۆر ئەستەم بوو بتوانێت نازناوەکە بەدەست بێنێ بەڵام هۆکاری تایبەتی خۆیان هەیە کە وەڵامی نووسراویەکێتی بالای عێراقیانەدایەوە هەستی کوڕانی پێشمەرگەی سلێمانی بۆ دووەمین جار بوون بە پاڵەوانی با بڵێن بژاردەی بالای عێراق چییە؟ وەکو تیپی بالە بەڕاستی ئەم ساڵ ئێمە ساڵێکی جیاواز بوو ئەتوانم بڵێم تیپەکەمان لە سەرەتاوە کەس وەکو جگە لە یاریزانەکان و یانەی پێشمەرگە یانەکانی تر و هاندەرانی زۆر گەشتبین نەبوون بە دروستکردنی تیپەکەەوە کە یانەکانی تر زۆر بەهێزتر بوون لە ئێمە بەڵام سپاس بۆخوا ئێمە بە پاڵپشتی دەستەی کارگەری یانەکە و ڕاهێنانەکانی دەستەی ڕاهێنەران و هەروەها یاریزانەکان بەڕاستی پێشمەرگە ئاسا لە یاریگاکانە دەجەنگان ئامادە بوون لە مەشقەکان کە ڕۆژی وا بوو یەکەی مەشقمان هەبوو توانیمان بە شێوازێک و بە سیستەمێک ئیش بکەین بتوانین سەر بکەین بەسەر یانەکانە ئەو یانانیش کە ڕکابەر بوون ئێمە لە کۆتاییە کە توانیمان یانەکان ئەو ینی جێیشی بەغداد و بەس غاز و بەحری بەسڕە بوو کە ڕکابەر بوون توانیمان هەر سیارەکە سێ بە هیچ ببینەوە و
بە ئاستێکی زۆر باش پێشکەشکەین بۆیە من دەستخۆشی لە یاریزانەکان و سپاس بۆ دەستەی کارگەری و دەستەی ڕاهێنەران و یاریزانەکان سپاس بۆ هەمویان پیرۆزبایی ئەم نازناوە لە هەندەران یانەی پێشمەرگە بالەی پێشمەرگە و لە کوردستان و شاری سێبانیەکەم. دکتۆر وەک کاپتنیشی بالەی پێشمەرگە با بڵین پلانی ساڵی داهاتوو چییە وەک ئاگاداربی و کاپتنی لە باڵێن کۆبوونەوەکاندا بوون هەیە؟ بڵێ وەڵاهی لەبەر ئەم بارودۆخە و ئەم نەخۆشیە کە ئێستا بڵاو بۆ تۆ لە هەموو جیهانەکە وەرزشی ڕاگرتووە تا ئێستا وەکو تیپی بالە نازانین لە داهاتوو چی ئەبێت دەستەی کارگەری بڕیاری دەری ئەوەیە کە تیپەکە بەڵام دەستەی کارگەری بەردەوام پشتیوان و هاوکاری تیپی بالەیە دڵنیام ساڵی ئایندە تیپێکی باشتر و بەهێزتر و ڕکابەر بین بۆ خولی عێراق چونکە ئەوە بە ئاشکرایە لە لای ڕاگەیاندون و لە لای هەندەران و لە لای هەموو هەوادارانەی تۆپی بالەکەیانی پێشمەرگە لە ساڵانی 2007ەوە بەردەوام تیپی تۆکمە دروست دەکا ساڵانە ڕکابەری یەکەم و دووەمە بۆ خولی بژاردەی عێراق. کاک عەلی با بڵین ساڵی ئایندە دەستپێکردنی خولەکە دیاری کراوە لە چ کاتێکدا دەست پێ دەکاتەوە؟ دوێنێ لە پێگەی فەرمی یەکێتی بالەی عێراقەوە ئاگداریەکیاندا کە خولەکە کۆتایی پێهات و پاڵەوانی خولەکە یانی پێشمەرگەی و ڕیزبەندەکان ئەدان کرد لە کۆتاییە وەکو تێبینیەک نووسیانە کە لە کۆبوونەوەی داهاتوو لای حی خولی بژاردەی ساڵی ئایندە ئامادە ئەکەن و یانەکان خۆیان ئامادەکەن بۆ ساڵی ئایندە بەڵام ئەوەی کە وەکو شێوەیەکی نافەرمیە لە ئەتیحادەوە لە یەکێتی بالەی عێراق و ئەیبیسی لە ئەندامەکانیەوە کە ئەبێ ساڵی ئایندە لە 1 خولی بژاردەی